بەخێر بێن بۆ ڕێوڕەسمی کردنەوەی پرۆژەی من کتێبم خۆش دەوێت لە دەڤەری سۆران. بەڕێزان، پرۆژەی من کتێبم خۆش دەوێت پرۆژەیەکە لەلایەن بەشی گەنجان لە نووسینگەی بەڕێز جێگری سەرۆکوەزیرانەوە جێبەجێ دەکرێت بە هاوکاری لیژنەیەکی تایبەتمەند کە پێک دێن لە کۆمەڵێک نووسەری گەورەی کوردستان. وتەی بەخێرهاتنی ڕێوڕەسمەکە بە نوێنەرایەتی هەر چوار پەروەردەی سۆران، ڕەواندز، چۆمان، مێرگەسۆر لەلایەن بەڕێز مامۆستا عەزیز بەڕێوەبەری پەروەردەی سۆرانەوە پێشکەش دەکرێت. با بەڕێزیان بفەرمون. بەڕێزان، لە نووسینگەی جێگیری سەرۆکی حکوومەت بەشی گەنجان، مامۆستایانی بەڕێز، قوتابیانی خۆشەویست، میوانانی قەدرگران، ڕێگەم بدەن بە ناوی خۆم و برایانم لە بەڕێوەبەری پەروەردەکانی ڕەواندوس، چۆمان، مێرگەسۆر، سۆران بەخێرهاتنێکی گەرمی هەموو لایەکتان بکەم. لەگەڵ سوپاس و ڕێزی زۆریشمان بۆ بۆردی گەنجان لە نووسینگەی بەڕێز قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەت بۆ ئەنجامدانی پرۆژەیەکی لەم جۆرە، ئەویش خۆ دەبینێتەوە لە دروستکردنەوەی خۆشەویستی و دۆستایەتی لە نێوان قوتابیان و کتێب، کە ئێمە پێمان وایە هەنگاوێکی لەم جۆرە دروستکردنەوەی ئەو پردەیە لە نێوان خوێنەر و کتێب، چونکە هەڵەنیم گەر بڵێم بڵاوبوونەوە و پێشکەوتنی تەکنۆلۆژیا و دەستەبەربوونی ئامێرەکانی پەیوەندیکردن و وەرگرتنی زانیاری دەورێکی دروست کرد لە نێوان خەڵک خوێندنەوەی کتێب. بۆیە لە ئێستادا پێویستی بەوە دەکا جارێکی تر ئەم خۆشەویستیە و دۆستایەتیە بگەڕێنرێتەوە لە نێوان خەڵک و کتێب. وتەی بەشی گەنجان لە نووسینگەی بەڕێز جێگری سەرۆکوەزیران لەلایەن بەڕێز مامۆستا ئەژی لێپرسراوی بەشی گەنجانەوە پێشکەش دەکرێت. با بەڕێزیان بفەرمون. خوێندکاران و قوتابیانی عەزیز، مامۆستایانی بەڕێز، هاوڕێیانم لە نووسینگەی جەنابی جێگری سەرۆکوەزیران، لیژنەی بەڕێز، بەڕێوەبەری پەروەردە بەڕێزەکان، سڵاوتان لێبێ. ئەمڕۆ زۆر خۆشحاڵین وەکو هەنگاوێکی دیکە لە پرۆژەکەمان، پرۆژەی من کتێبم خۆش دەوێ، هێناومانەتە دەڤەری سۆران کە پێکاتوە لە چوار قەزا، مێرگەسوور و چۆمان و ڕەواندز و سۆران. ئەم پرۆژەی ئێمە کاتێک دەستمان پێکرد، لە ڕاستی ئەتوانین پرسیاری ئەوە بکەین بۆچی ئەم پرۆژەیە و بۆچی خوێندنەوە. هەمومان باشە زانین قەیرانی خوێندنەوە لە دنیادا قەیرانێکی باوە، بەڵام ڕێژەیە، لە هەندێک زۆر لە هەندێک کەم، واتە قەیرانێکی جیهانی هەیە بەرامبەر بە نەخوێندنەوەی بەداخەوە کتێبەکان. ڕاستە زۆر پرۆژە هەیە کتێب دەبەخشێتەوە، زۆر پرۆژە هەیە کتێب دابینەکە، کتێب کۆڵێکتەکە، بەڵام ئێمە پێمان وابوو ئەمانە چارەسەری گرفتە ڕئیسیەکە ناکە. خۆتان باشە زانن لە سنووری قەزاکانتان کتێبخانەی لێیە، کتێب بە کورتی دەست دەکەوێ، بەڵام گرفتەکە ئەوەیە ناخوێنرێتەوە. بۆیە دوای ئەوەی لەگەڵ جەنابی جێگری سەرۆکوەزیران کاقوبات تاڵەبانی دانیشتین و بیرمان لەوە کردەوە ئێمە بتوانین بە پێی توانە وەکو پرۆژێکی استراتیژی بتوانین ئەم بۆشاییە بە پێی توانە و حەجبی خۆمان پڕی بکەینەوە. خۆشبەختانە زۆر پشتگیرمان بوو، پاڵپشتێکی سەرەکی ئەم پرۆژەیە بوو. و دوای ئەوەش لەگەڵ چکە ئێمە پرۆسەکەمان پێمان وابوو قوتابخانەکان هەنگاوێکی جدی ئەبێ، چاکە بێ بۆی بتوانین بەرداوامی بین بەم پرۆژە. یەکەم هەنگاومان لە کۆیە دەست پێ کرد و سەرکەوتوو بین خۆشبەختانە. دوای تەبعاً دوای فیدباک و وەڵامدانەوەی و تێگەشتن دوای پرۆسی هەڵسانگەاندن لەلایەن تەلەبە بەڕێزەکانەوە. و دوای ئەوە هەنگاوێکی دیکەمان بردمانە چاکسازی گەوران، واتە زیندان. و ئەم هەنگاوەی کەشمان کە بەردەوامین ئێستا هێناومانەتە ئەم دەڤەرە خۆشەویستە. تەبعاً بێگومان دوای ڕاوێژکردن و هەماهەنگی لەگەڵ جەنابی وەزیری پەروەردە کاک دکتۆر پشتیوان، ئەویش هاوکارە بێ و پاڵپشتە بێ لە بەردەوامیدان لەم پرۆژەیە. تەبعاً ئەم پرۆسەی ئێمە ڕێگاکەی شێوازەکەی کێبڕکەیە، پێشبڕکەیە، چکە ئەمە پێمان وایە پاڵپشتە بێ، هاندانێکی باشە بۆی گەنجانمان
بەرەو پیری پرۆژەکە بڕۆن. ئێمە لیژنەیەکی بەڕێزی هەڵسەنگاندنمان هەیە کە پێکهاتوون لە مامۆسا ئازاد بەرزنجی، مامۆسا هەڵکەوت عەبدوڵڵا و مامۆسا عەبدولخالق یعقوبی کە ئەم بەڕێزانە خاوەنی چەندەها کتێبن لە نووسین و لە وەڕێران و لە لێکۆڵینەوە و لە ڕەخنا. لە ئاستی کوردستاندا لە ڕاستی بەڕێزیان هەمویان ناون. ئەوان پرۆسەی هەڵسەنگاندنمان بۆ جێبەجێەکەن و دوای ئەوەی کتێبەکان هەڵەبژێرە و دوای ئەوەی 2 هەفتە کاتانە درێتێ بەڕێزیان لە پرۆسەکە بەشدارە بن. ئامانجی ئێمە لە ڕاستیە ئەوە نییە چی قوتابیەک یا خوێندکارێک یەکەمە بێ یا دووەمە بێ یا سێمە بێ. ڕاستە شێوازی کارەکەمان وایە وەچی قوتابخانەیەک یەکەمە بێ یا دووەمە بێ یا سێمە بێ. ئامانجەکەی ئێمە ئەوەیە چۆن بتوانین بەڕێستان ئاشنا بکەینەوە، هانتان بین بخوێننەوە، چکە پێمان وایە خوێندنەوە لە بێ هیواییدا هیوا دەبەخشێ، خوێندنەوە لە بێ ئومێدیدا ئومێدە، خوێندنەوە هیچ نەبێ ئەو هەموو کتێبە بێنازە ئاشناتان کەینەوە لەگەڵیان. ئەوە ئامانجەکەمانە. دوای ئەوەی ئێوە بەردەوام بوون لە خوێندنەوە و هاوڕێکانتان چاویان لێکردن و ئەوانەی ئێمەش ئەبین و ئاگایان لەم پرۆسەیە، ئەوە ئامانجەکەی ئێمەیە و هەر خوێندکارێک یا قوتابیەک بەردەوامی با بەم پرۆسەیە خۆی بۆ خۆی یەکەمە، خۆی بۆ خۆی سەرکەوتووە لای خۆی. ئێمە هەوڵیشمان ناوە چەند ڕێکخراوێکی ئەزیزی تایبەت بە خوێندنەوە و کتێب و بتوانن لەم مەجاالە ئەوانیش هاوکارمان بن بۆی بتوانین چەند بتوانین ئەم پرۆسەیە بگەێنین و ئەو گرفتەی کە ناوی نەخوێندنەوەی کتێبە تا ڕادێک بەشی خۆمان بە پێی حەجمی خۆمان چارەسەریکەین. بۆیە زۆر سپاسانەکەین و زۆر خۆشحاڵین. هیوادارم بەردەوام بن، هیوادارم قوتابخانە ئازیزەکانتان پاڵپشتان بن، چکە دوجار سەرکەوتنی قوتابخانەی تایە ناوەکەی ئەڕوات و مامۆستا بەڕێزەکانتان هاوکارتان بن و خێزانە بەڕێزەکانتان هاوکارتان بن بۆی بتوانن دوجار سەرکەوتوو بن و ئامانجی ئێمە هەمانە تا ڕادێک بگەین پێی. بۆیە زۆر زۆر سپاسانەکەم و دووبارە دەستخۆشیش لە بەڕێوەبەرەتی سۆران دەکەم بۆ ئامادەکردنی ئەم هۆڵە بۆ ئەم پرۆسێ و سپاسی هەموو لایەکەکەم و دەستان خۆش بێت. ئێستاش داوا لە بەڕێزانی لیژنەی هەڵسەنگاندن کاک ئازاد بەرزنجی و کاک هەڵکەوت عەبدوڵڵا و مامۆستا عەبدولخالق یعقوبی دەکەین بفەرمون بۆ سەر ستەیج بۆ ڕوونکردنەوەی زیاتر لەسەر ناوەڕۆکی پرۆژەکە بۆ ئەوەی قوتابیان زیاتر ئاشنا بن بە وردەکاری پرۆژەکە. بەڕێزانی لیژنە با بفەرمون. لە ڕاستیە ئێمە زۆر بە گرنگمان زانی ئەم پرۆژەیە لە هەموو بەشێکی کوردستانە سەر بگرێ و بڕێن ئەنجام بدرێ لەبەرەوەی لە بنەڕەتە ئامانجی پرۆژەکە ئاشکردنەوە و ئاشناکردنەوەی خوێندکاران و لاوانە و هاوڵاتیانی کوردستانە بە کتێب و بە ڕۆشنبیری. خوێندکارە بەڕێزەکان بۆی ئێوە کتێب خوێندنەوە گرنگە ئێوە بزانن چۆن کتێب هەڵەبژێرن. واتە ئێستا ئێوە 5 کتێب لەبەر دەمتانایە، گرنگ ئەوەیە تۆ چۆن یەکێ لەم کتێبانە هەڵدەبژێری بۆ ئەوەی بیبەی بیخوێنیتەوە. خۆ یەکەمین شت بۆ هەڵبژاردن ئەوەیە کە تێبگەی ئەم کتێبە خۆی چییە، چەند لە تۆوە نزیکە، چەند لە پێداویستیەکانتەوە نزیکە، لە خولیا و حەزەکانتەوە نزیکە، چەند لە تێگەیشتن و ئاستی تێگەیشتنتەوە نزیکە. واتە لێرەدا کتێب بە گەورەی و بچووکی نییە. یعنی تۆ چوویتە سەر کتێبێک گەر کتێبەکە گەورە بێ یان ئێمە کتێبێکە بۆ تۆ باشە یا کتێبەکە لاپەڕەکانی کەمتر بێ باشە. هەر کەسێک بێوێ لەم ناو کتێبانەیە هەڵی بژێری کەمیشە دەبێ بێ سەیری ناونیشانی کتێبەکە بکات. تەمام تۆ بۆ خێرایی کە ئێستا با بڵێن دیاری کراوە بۆ تۆ کتێبی هەڵبژێری لەوانەیە زۆر سەخت بێ، زۆر بەوردی وەکو ئەوەی لە کتێبخانەیەک بی دەرفەتێکی زیاترت هەبێ، نیو سەعاتت هەبێ، ئەو دەرفەتە لێرە نییە، این دەرفەتەکە کورتترە. بەڵام دەرفەتیەوە هەبێت تۆ بتوانی ناونیشانەکەی بخوێنیتەوە، بزانی بابەتەکەی چییە. ئەگەر لە پشتی کتێب بەشێکی زۆر لە کتێبەکان کورتەیە لەسەر کتێبەکە دیاری کراوە، ئەگەر نەبێ سەرەتای کتێبەکە لاپەڕەکان هەڵبدەیتەوە لە پێشەکیەکەیە، چ پێشەکی ئەگەر نووسەر بێ ئەگەر وەرگێڕ بێ پێشەکی وەرگێڕەکە، بۆ ئەوەی تۆ دیمەنێکی خێرای گشتی دەربارەی کتێبەکە وەربگری. ئینگلیزەکان قسەیەکی نەستەقی جوانیان هەیە، دەڵێن read today lead tomorrow. ئەوڕۆ بخوێنەوە سبەی سەرکردایەتی بکەن.
بۆیە بەڕاستی بنەمای ئەو پرۆژەی ئێمەش هەر ئەوەیە کە ئێوە سەرکردە گەورەکانی داهاتوومان بن لە هەموو بوارەکانی ژیانی کۆمەڵایەتیمان و بە بێگومان ئەوەش ناکرێت مەگەر ئەوەی کە خەمێکی قوڵی لێ بخۆین لە مەسەلەکە و ئەو پرۆژەیە کە پرۆژەیەکی زۆر شایستەیە دەتوانێت پشکێکی گەورەی هەبێت لەم مەسەلەیەدا. ئەوەی کتێب بخوێنێتەوە، ئەوەی خوێندنەوەی کتێبکە بە حەزی ژیانی ڕۆژانەی ئەوە بە بێگومان نەکەر بۆ ئەم پرۆژەیە بۆ هەموو سەرلەبەری ژیانی براوەیە. بەڕاستی ئەم پرۆژەیە زۆر بەرز دەنرخێنم، پرۆژەیەکی تاوڵی گرینگە بۆ قوتابیان و بۆ لاوان و بۆ تاکەکانی کوردستان هەوڵ بدەن ئەو پرۆژانە زیاتر بکرێن بۆ ئەوەی ببێتە پردێک لە نێوان کتێب و خوێنەرەوە و هەروەها ئەم پرۆژانە دەبنە هۆی ئەوەی کە ئاستی لاوان لە سەرتاسەری کوردستان بەهێز بێ. گەرچی زۆر کتێبخانەمان لە دەڤەری سۆران هەیە، بەڵام کێشەکە ئەوەیە کە قوتابیان یاخود لاوان زۆر گرنگی پێنادەن، بۆیە داوا لە هەموو لاوان و تاکەکانی کۆمەلگا دەکەم تکایە گرنگی بە خوێندنەوەی کتێب بدەن، چونکە ئەمە ڕێگایەکە بۆ بوونی ڕۆشنبیری لە ناو کۆمەلگا و ڕێگایەکە بۆ بەرزی ئاستی بیری قوتابیان و هەروها ئەمەش گرنگیەکی زۆری هەیە بەڕاستی لە سەرتاسەری کوردستان بۆ ئەوەی ئێمە نوێ بخەینەوە بۆ ئەوەی کوردستانەکەمان بەهێزتر و ڕۆشنبیرتر بکەین. سەرەتا دەمەوێت ئەوە بڵێم کە بەڕاستی ئەو پرۆژەیە گرنگیەکی زۆری هەیە لە ناوچەکانی سۆراندا ئەنجام درراوە و ئەوە بۆ هەموو قوتابیان و هەموو خوێندکاران ڕێگایەکە بۆ ئەوەی کە بەرەو کتێب خوێندنەوە هەنگاو بنێن کە گرنگیەکی زۆری هەیە بۆ ئێمە و ئەو پێشبڕکەیەکەوە دەکات زیاتر هەوڵ بدەین بەرەو ئەوەی کە کتێبەکان بخوێنینەوە و زانیاریمان زۆرتر بێت و زۆر سپاسی جێگیری سەرۆکی وەزیران دەکەم کە ئەو پێشبڕکەیە بۆمان ڕێخستووە. هیوادارم هەمومان سوودی لێوەرگرین. پرۆژەیە زۆر بە گرنگ دەزانین چونکە یەکەمین پرۆژەیە کە پرۆژێکی ئاوا گەورە لە دەڤەری سۆران دەوروبەری بکرێتەوە، چونکە پێشتر ئەم پرۆژە نەکرێتەوە. هیوادارین ئەم پرۆژەیە بێتە هۆکارێکە سەرنجی گەنجەکان بۆ کتێبەکان ڕابکێشێت وا لە گەنجەکان بکات کە زیاتر ڕوو لە کتێبەکان بکەن و نەوەک زیاتر ڕوو لە کتێبەکان بکەن و دەست بگرن بە کتێبەکان، چونکە تەنها کتێبە کە دەتوانێت کۆمەلگاکە پێش بخێت و یاخود ئەگەر دەستبەرداری بن ئەوە کۆمەلگاکە دوا دەخات و کۆمەلگایەکی نەخوێندەوارمان دەبێت و هیوادارین کە حکوومەتیش کاراسانی بۆ هەموو گەنجەکان بکات بۆ ئەوەی زیاتر لە کتێبخانەکان و لە شوێنە گشتەکان کتێبەکان بەدەست بخەن و بۆ ئەوەی زیاتر ئاشنا بن بە کتێبەکان و وا لە گەنجام بکەن کە هەمیشە ڕوو لە کتێبەکان بکەن. زۆر سپاس. من قوتابیم لە قوتابخانەی کۆژینی ئامادەی کچان و ئەمڕۆ زۆر دڵخۆشم کە لە پرۆژەیەک کە پرۆژەی من کتێبم خۆش دەوێت بەشدارم. من زۆر خۆشحاڵم بۆی کە توانیمە لەو پرۆژەیە بەشداری بکەم، چکە بێگومان ئەو پرۆژەیە سوودێک تاک کەس نییە، بەڵکو سوودی هەموو چین و توێژێک هەموو تەمەێنێک و هەموو لایەنەکە و هەروەها زۆر سوپاسی نووسینگەی بەڕست و بەتاڵەبانی دەکەین بۆ کردنەوەی ئەم پرۆژە و هیوادارین بەردەوام بن لە هەموو شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان و دڵخۆشین کە ئەم ساڵ لە شاری سۆران ئەم پرۆژەیە و زۆر سوپاسی دایک و باوکمەکەم و هەروە سوپاسی مامۆستاکان مەکەم، سوپاسی پەروەردەی سۆرانەکەم، سوپاسی مامۆستاکان مەکەم، سوپاسی قوتابخانەکە و هاوڕێکانم و ئەمڕۆ دڵخۆشم بە هیوادارین سوودێکمان هەبێ بۆ کۆمەڵگاکەمان، بۆ هەموو لایەک، بۆ خۆمان، بۆ هاوڕێکانمان، بۆ هەموو کەسێک کە هەموو تاکێکی ئەم کۆمەڵگایە. ئەم پرۆژەیە بێگومان سوودێک ئەتوانین بە خۆمان بەلایەنەکانی تر ئازادیەک بۆ خۆمان دابین بکەین، مافی خۆمان هەروەکو وەرژێڕەکان ئەندامانی نیژنە ئاماژەیان پێدا. کتێب پوختەی ئازادی مرۆڤە، پوختەی ڕەوشی مرۆڤە، پوختەی ژیانی مرۆڤە. دەتوانین سوودێک بگەینین بە هەموو کەسێک، بە هەموو لایەک، بتوانین لە داهاتوودا شتێکی جوان پێشکەش بکەین، نەک لە داهاتوودا، لە ئێستادا گەر لە ڕابردوو نەمانتوانی بێ شتێ بکەین، بەڵام لە ئەمڕۆدا بتوانین سوودێک بگەینین، لە داهاتوودا لە بەیانیدا بتوانین سوودێک بگەینین، نەک هەر بۆ خۆمان، بۆ هەموو لایەک. زۆر سپاس.
بەڵێ من ئێستا زۆر دڵخۆشم لەبەر ئەوەی کە بەشداریم کردووە لە پرۆژەیەکی ئاوا گرنگ کە ئەوش پرۆژەی من کتێبم خۆش دەوێ و ئەم پرۆژەیە واتە زۆر پێویستە بۆ گەلی کورد بە تایبەتی بۆ هەرزەکارانی ئێستا کە واتە پەرە بدەن بە ڕێژەی زانیاریان و ئەم پرۆژەیە بەڕاستی واتە دەمەوێت سوپاسی هەمویان بکەم کە ئەم پرۆژەیەیان دامەزراندووە و بۆ نمونە ئەگەر ئێمە واتە بمانەوێت ڕێژەی زانیاریمان بەرز بکەینەوە دەبێت لە ڕێگەی کتێبەوە بێ بۆیە ئەگەر کتێبمان خوێندەوە ئەوە دەتوانین واتە ئەو زانیاری کە هەمانە زیاتری بکەین. بەڵێ لە سەرتادا دەستخۆش خۆم لە دەستەی ڕێکخەرانی ئەو پرۆژە گەورەیە دەکەم کە بریتە لە پرۆژەی من کتێبم خۆش دەوێت ئێوە بە پێویستی زانم دەستخۆشێکی گەورە لە دەستەی نووسنگەی جێگیری سەرۆکوەزیران دەکەم کە بەڕاستی هەستان بە ئەنجامدانی ئەم پرۆژەیە چونکە بەڕاستی ئەم پرۆژانە زۆر پشتگوێ خراون کە پژوێخنیە پرۆژانەش دەبێت هۆی خستنی قوتابیان و خوێندکاران چونکە بەڕاستی تا ڕێژێک زۆر دووە کەوتون لە ئەم جۆرە پرۆژانە کە بێتە لە پرۆژەکانی کتێب خوێندنەوە هەروە هەڵسەنگانی خوێندکاران بەڕاستی پرۆژەیەکی جوانیشە چونکە بە شێوەی پێشبڕچێکردنە کە دەتوانێت بێت هۆی منافەسەیەک لە نێوان خوێندکاراندا و دەستخۆشیانە دەکەمەوە خۆشبەختانە ئێمەش توانیمان ناسێ پەروەردەی مێرگە سۆر و چۆمان و سۆران کە وەکو پەروەردەی چۆمان توانیمان بەشداری بکەین وەکو قوتابخانی ئامادەی چۆمانی کوڕان و دووبار دەستخۆشیانە دەکەین و دەتوانین و ئاواتەخوازم بتوانین سەرکەوتنێکی گەورە بەدەست بێنین و ببێتە هۆی سەرکەوتنی خۆمان و بتوانین کەسەری قوتابخانەکەشمان بەرز بکەینەوە.